جەژنی قوربانی ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو. هاوڵاتیان بۆ خۆپارێزی لە پەتای کۆڕۆنا لە ماڵەکانیان مابوونەوە. بەشێکی زۆری هاوڵاتیانیش لە ڕێگەی ئامێرەکانی پەیوەندیکردن جەژنانەیان لەگەڵ کەسوکاریان دەکرد. فەرقەکی دیکەی هەیە ویژەوەی قیچەک ئەهوەنترە، بەڵام هەر دەبی خۆمان بپارێزین و یعنی ئەو نەخۆشیە بەڕاستی ڕەحم بە کەس ناکات. سەردانی دۆستێکی خۆشەویستم هەیە لێرکوانە، هەر ئەوها ئەحواڵ پرسینێک لە دوورە وەکو دەڵێ، ئەوی تر بەڕاستی هێشتا کەس نهاتیە و ئەمەش نەچوونی شوێنێکی دی. چۆلێکی زۆری پێوە دیارە، بەڵام یعنی هەر دەبی بای ئەوەندەش، چونکە خەڵک بەخۆی لەلایەک دڵی ناخۆشە، یعنی بتوانین هەر کەسە لە شوێنی خۆی سوشیال میدیا هەیە، مەسەن لە ڕێگای فەیسبوک، لە ڕێگای مەسەن مۆبایل تەلەفۆن، بتوانین هەر کۆچی بدڵنەوەیەکی دەوروبەرەکەمان بدەینەوە باشە. باکردیتم لە ڕێی ڤایبەرەوە لە ڕێی تەلەفۆن شتێکی شکلی جێژنەتان پیرۆزبی مبارەکبی ئیشاڵڵا سارەشکە خۆشتر دەبی و هەر ئەوەندەیە. وەڵا لە ڕێی تەلەفۆنەوە گوێنام لەکردنەوە و حاڵم پرسینەوە، وەڵڵی دوعام کردە خوددایە حاکمەکی عەدڵمان لۆ بنێری، خوا ڕحم بۆ ئومەتەی بکە، خوا ئەو دەبرای ماسداح بکەی. ئەم جەژنە یەکەم جەژنی قوربانە بەبێ ئەنجامدانی فەریزەی حەج و نوێژی جەژن بەڕێوە بچێت. هاوڵاتیان وتیشیان جیا لە پەتای کۆڕۆنا قەیرانی دارایی و دابەژنەکردنی موچە هۆکارن بۆ ئەوەی ئەم جەژنە با سارد و سڕی بەڕێ بکەن. یەکەم جار جەژنە پیرۆزە لە خانەوە دەکەم و لە هەموو گەلی کوردستان دەکەم و هیوادارم ئەو نەخۆشیە نەمینێ لە نامان. خدای گەورە ئیشەڵڵا ئەو نەخۆشیەی ناری و هیوای چاکبوونەوەش و هەموو نەخۆشەکان دەخوازم. تەماشای گەڕێک ئێمە گەڕێکێکی شعبینە، وەک سارانی ڕابردووی ساڵانی ڕابردوو گەڕێکەکەی شعبی هەموو لە ناو یەک بوون. بەس ئەو سار لەبەر نەخۆشی کۆڕۆناوە کەس ناتانی هەر لە ماڵەوە بێتە دەرەوە، تەقریبەن سەعات 9 شتەکە کەسم نەدیتە لە کۆڵان غێری منداڵ نەبێتن. لەخوا داواکارم ئەو نەخۆشە لە هەموو گەلی کوردستان تێپەڕێنێ بە ئیشاڵڵا دەکەینەوە سەرکار و ئیشی خۆمانن و هیوای تەندروستی بۆ نەخۆشەکانش دەخوازم. عالم بێپارەیە، فەقیرە، هەیە تا هێن تووشی نەخۆشی بۆ ناوێری بسمارە کەس. ئارێ وەڵا ئەو ڤایرۆسی کۆڕۆنا تەسیری هەیە لەسەر. ئارێ وەڵا هێچ تا ئەو مارە هەیە گرتیتەوە مامۆستا. ئارێ وەڵا ئێستا بە جەماعەت دەچوم نەدەوێرم بچم بەڕاستی، هەیە نەخۆشی تێدایە دەگرتەوە، جەماعەتم زۆر پێخۆش و قوربانیکردن لە جەژنی قورباندا لایەنێکی دیکەی ڕێوڕسمی جەژنی قوربانە، بەڵام ئەمساڵ لا ژێر چاودێری وردی تەندروستی ئەم نەریتە ئاینیە ئەنجام دەدرێت. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.